یەکێک لەو پرۆژانەی کە زۆر بۆ جێگای باس و خواست لە سەردەمی کۆرۆنایە کە مامەسا گەزیزە کارێکی لەو شێوەی پێشنیار کردو و لەگەڵ کۆمەڵک لە شانۆکاران چ لە ناوخۆی هەرێمی کوردستان و شاری سلێمانی و شارەکانی تری کوردستان چ جای ئەوانە ئەو هونەرمەندە شانۆکارانی کە لە دەروی وڵاتی ژوون تێدا بەشداریان کرد شێوازی نووسینی شانۆ بوو و لە ڕێگای ئۆنلاین و کاریان لەسەر کرد و دواتر لەگەڵ وردە وردە ئاسایی بوونەوەی بارودۆخەکە کارەکەیان کرد بە پراکتیک و شانۆنامەیان نووسی لەگەڵ ئەو کەسانی کە تێدا بەشدار بوون لە کارەکە. ئێستا بە خۆشحاڵیەوە خەڵکانێکی زۆر کاریان پەیوەندیان کردو بە مامۆساوە بۆ ئەوەی ئەم پرۆژەیە درێژەی هەبێت و خەڵکانی تر بتوان بەشداریکەن بەڵام بە شێوازی ئۆنلاین بۆ ئەوەی گرفتی هاتوچۆ و شێوازی هاتوچۆکردن و ڕێگە و ڕۆشتن و ئەمانە نەبنە گرفتووە بتوانن هەنگاوی زیاتر بنێن بۆ باشترکردن لەسەر بابەتی ئۆنلاین و قسەکردن لەسەر بابەتی شانۆنامە نووسین بابەتێکی گرنگە لە ئێستاە زۆر پەیوەندی بە مامۆستا گەزیزە عومەرەوە کراوە. زانیاری زیاتر لە خۆی وەرەگرم لە ڕێگای تەلەفۆنەوە لە سەریال لەگەڵ مامۆستاگیان سڵاو لێبێ ئەم کاتت باش. سڵاوتان لێبێ و ئەم کاتەی ئێوەش باش. زۆر سپاس بۆ کورسات مەگەزین کە بەردەوام بەڕاستی لە بانگەوازیکردنەوەی ئەم وەرکشۆپە دەورێکی گەورە و کاریگەری هەبووە. زۆر سپاس. سپاس بۆ تۆ مامۆستاگیان. دەستپێک بەو پرسیارە لەگەڵ تا دەستپێکم بابەتەکە ئەمەندە گرنگ بوو کە خەڵکانێکی زۆر لێ کۆبوونەتەوە و داوات لێکەن درێژە بە پرۆژەکە بدرێت بە شێوازی ئۆنلاین. بەڵێ من ئەمە ڕوونکردنەوە لەسەر ئەوە بم هەڵبەتە ئەم وەرکشۆپە ڕەنگە کردنەوەی وەرکشۆپێک لەسەر نووسینی چۆنیەتی شانۆنامە بۆ ئەمڕۆی ئێمە پرۆژەیەکی تازە بێت، پرۆژەیەک نەبێت کە بەردەوامی هەبوو بێت پێشتر و ئێمە بتوانین بەردەوامی پێبین. هەڵبەتە من چەند پرۆژەیەکی لەمەم هەبووە پێشتر، پرۆژەی پێشترمان لەگەڵ خانمانی بیداری خانمانە لەگەڵ کۆمەڵێک لە خانما ماوەی 3 مانگ ئەو وەرکشۆپەمان ئەنجامدا بە سەرکەوتووی و پێشتریش پرۆژەیەکی ترمانە بووە وەک وەرکشۆپێک لەگەڵ ئاوارەکانی باریکە کە لەلایەن زانکۆی بریستۆڵەوە لە بەریتانیا ئەنجاممان ئەویش ماوەی 2 مانگی خایەن. خەڵکانێکی باش یعنی لەوانەی کە پێیان خۆشە ببنە هونەرمەند لە بواری نووسنیشتانۆ لە بواری نواندن لە بواری دەرهێنان باش پەیوەندیکردن پێیان خۆشە ئەم شێوە وەرکشۆپانە بەردەوامی هەبێ. بەڵام بەردەوامیەکەی ئێمە هەڵبەتە کێشە و گرفتی بۆ دروستکردین بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتینە و شەپۆلیسی هەموو بەڕاستی بۆ هۆی ئەوەی کە کێشە بێ بۆ کردنەوەی ئەم وەرکشۆپە ڕووبەڕوو کە هەرچەنە ڕووبەڕوو زیندووترە بۆ ڕەنگە کاریگەری باشتری هەبێ. بەڵام کەسانێک هەن لە دەرەوەی شاری سلێمانین پێیان خۆشە بەشدار بن و وەرۆکو جەنابی شداماژەت پێدا کێشەی هاتوچۆ و کێشەی کۆرۆنا و کێشەی تێچووی هاتنی وەرکشۆپەکە کارێکی قوتە بۆیە ئێمە بڕیارمان نا بەڕاستی ئەمەش بۆ ئەم دەورە بۆ ئەم قۆناغا هەر بە شێوازی ئۆنلاین بکەینەوە. ئیتر ئێستا کاتەکەمان درێژ کردوتەوە و هاوڕێیان ئەوانەی پەیوەندیەکەن لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانەوە ئەتوانن لە ڕێی ئۆنلاینەوە بۆ ماوەی 3 مانگ ئەم وەرکشۆپە بەردەوامە بێت چونکە بەڕاستی چۆنیەتی نووسینی شانۆنامە ناتوانین بە ماوەیەکی کەم بگەینە ئەوەی کە بتوانین چۆن شانۆنامە ئەنووسین. زۆر باشە مامۆستاگیان. ینی تێچووی پرۆژەکە هەروە فریە و هەموو کەس دەتوانێت تێدا بەشداری بکە یان ئەمە چۆنە لە ڕووی تێچوونەوە کەسانی تیا بەشداریەکەن چۆنە؟ بەڵێ هەڵبەتە ئێمە وەکو تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزە هیچ سپۆنسەرێکمان نییە بۆ ئەم کردنەوەی وەرکشۆپە. لە هەموو دنیاشە کردنەوەی وەرکشۆپ بەڕاستی پێویستی بە ئیدامەکردن هەیە، پێویستی بەوە هەیە هاوکاری پێکرێ، پێویستی بەوە هەیە نرخی بۆ دابنرێت. بۆیە ئێمە پێمان خۆش بوو بەشی کارگەڕی تیپەکەمان فبووینەوە لەسەر ئەوەی کە ئێمەش پێویستمان بەوەیە ئیتر نرخ دابنین بۆ بەشداربوونی ئەوانەی کە دێنە ناو وەرکشۆپەکەەوە. بەڕاستی کاری هونەری کارێکە پێویستە نرخی بۆ دابنرێ. ڕەنگە نرخەکە شتێکی ڕەمزی بێ بەڵام ئێمە پێویستمان بەوەیە کە نرخی هەبێ نەخەر ئەم وەرکشۆپە فری نییە بەڵام لە گواستنەوەی لە ڕووبەڕووەوە بۆ ئۆنلاین نرخەکە داعەوەزە کەمترە کرێتەوە.
بەهۆی هەندێک پێداویستی ترەوە کە نایمێنێ لەبەرەوە ئەوانەی کە ناوی خۆیان تۆمارەکەن بۆ ماوەی 3 مانگەکە بڕێک پارەدانراوە لەسەر ئەو بڕە پارەیە بەشداری ئەەکەن و دوای 3 مانگەکە لە مەراسیمێکی شایستە بڕوانامەیان پێ باشرێت. زۆر باشە مامۆستاگیان وەکو دواپرسیار ئەم پرۆژەیە تا چەند وەکو شێوازی پراکتیک و دواتر سوودی لێ بنرێت لە کۆسانی کە تێدا بەشداریەکەن. بەڵێ هەڵبەتە کردنەوەی وەرکشۆپێ لەسەر نووسینی چۆنیەتی شانۆنامە ئێمە ناتوانین کەسانێک دروستکەین کە بتوانن دەق بنووسن شانۆنامە بنووسن بەڵام دەتوانین فێریان بکەین یعنی هەنگاوەکانیان پێ بڵێن لەوەش گرنگتر بۆ نمونە ئێستا دنیای تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەندە فراوانە هەر کەسێک یعنی کلیک بکات لە یوتیوب لە گۆگڵ لە هەر شوێنێکی تری تۆڕە کۆمەڵایەتەکان بێ ئەتوانێت فێری ئەو قۆناغانە بێت چۆن دەقێکی شانۆ ئەنووسێ بەڵام لێرە گرنگ ئەوەیە ئەزمون من پێویستم بەوەیە کە ئەزمموی خۆم بگوێزمەوە بۆ ئەو خوێندکارانە ئەزمموی خۆمیان پێ بڵێم جگەل لە بنەمات سەرێکیەکان کە ئەمە پێوترێ زانست لە نووسینی دەقی شانۆیە بۆ نمونە هەندێ ڕەگەزی سەرەکی یا هەندێک چەمکەیە لە نووسینی شانۆنامەیە تۆ ناتوانانی پەرامۆشی بکەیت دەبێ ئەو چەمکانە بزانی دەبێ ئەو بدەمانە بزانی اینجا دەتوانی شانۆنامەیەک نووسی لەگەڵ ئەوەشە ئەزمموی خۆم پاش نووسینی 18 دەقی شانۆیی وە کارکردنم لە ماوەی ئەزمموی 22 ساڵ نووسین ما پێم خۆش بوو ئەمە بکەمە وەرکشۆپێەوە دڵنیام لەوەی کە ئەو خوێندکارانە یا ئەو بەڕێزانی کە دێنە ناو وەرکشۆپەکەەوە بە هەکبەیەکی باشەوە ئەڕۆنە دەرێەوە تێ ئەگەن چۆنیەتی نووسینی شانۆنامە لە چه ئاستێکایەوە چونکە بەڕاستی کتێبخانەی کوردی ئێمە لە بواری نووسینی شانۆنامەیە کتێبخانەکەمان هەژارە زۆر بەڕاستی پێویستمان بەوەی دەستگیرۆی یەک بکەین و ئاگاداری یەکتری بین و گۆڕینەوە و دنیابینیمان هەبێت و ئێمە لێرەوە ئەتوانین ینی کەسانیش هەیە لە دەرەوە هەر خوێندکارن پێیان خۆشە لەگەڵ ئێمە بەشدار بن هەروەکو ئەوی وەرکشۆپی دیداری خانمان ئێمە بەشدار بوومان هەبوو لە نەرویجەوە بەشدار بوومان هەبوو لە هۆڵەنداوە بەشدار بوومان هەبوو لە سویدەوە هاوکارمان بوون بۆ پێکەوە توانیمان ماوەی ئەو 3 مانگە وەرکشۆپەکە بە سەرکەوتووی بەڕێوە بەرین. مامۆستا گەزیزە عومەر سوپاس بۆ بەشداریکردن لە کاتمان گرتی دووبارە سوپاس بۆ تۆ.